خاتونم کاتت باش بەخێر بێن بۆ وڵاتی بەریتانیا. زۆر سپاس بۆ ئێوە. خاتونگیان ئەمانەیە ئەمڕۆ پێمان ڕابگەێنی کە بزانین چۆن هاتون بۆ ئێرە و هۆکاری هاتنەکەتان بۆ ئێرە چییە؟ سەرتا زۆر سپاس بە ماندووبوونی ئێوە بۆم چاپێککەوتنا. من مامۆستا ئاشنا ئەزوەر حەمەڕەشید لاوە، مامۆستای زمانی ئینگلیزی لە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت کە خۆشبەختانە توانیمانە لە پرۆگرامێکی نێودەوڵەتیە بەشداری بکەین بە ناوی تینێگڵ کە پرۆگرامێکی پێشبڕکەیەکی زمانەوانیە. من و 6 خوێندکاری ئەزیزم کە هەرێکیان لە کۆمەڵگەیەکی پەروەردەی جیاوازەوە هاتوون، من و خاتوتیان عەبدوڵڵا وەکو نوێنەری کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت خۆشبەختانە توانیمان بەشداری بکەین لەم پرۆگرامەیە کە بەڕاستی پرۆگرامێکی زۆر بەسوودە بۆ سەرجەم فێرخوازەکان کە بۆ ماوەی هەفتەیەک لە زانکۆی برونۆ ئەمێنینەوە لێرە لە شاری لەندەن لە وڵاتی بەریتانیا. فێرخوازەکان بەیانیان چەند ئاکتیڤیتیەکی زۆریان هەیە، بەشداری چەندین میتین و ئاکتیڤیتی زۆر بەسوود دەکەن. ئێمەش وەکو سوپەرڤایزەرەکان بە هەمان شێوە ئەم پرۆگرامە وەکوی کە ئاماژەم پێک پرۆگرامێکی ئینتەرناشناڵیە لە زۆر وڵاتی جیاواز و ناشناڵەتی جیاوازەوە توانێنە بەشداری بکەن کە بەڕاستی ئێمە لە ڕووی کللتور و لە ڕووی دنیادیدا و ئاشنابوون بە کللتوری زمانەکە بە وڵاتەکانی تر و بە زمانەکانی تر خوێندکارەکان و خۆشم وەکو مامۆستا توانیم مەسعود ببینم. زۆر سپاس دەکەین خاتو ئاشنا بەخێرن دووبارە. زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر شتێکی زیاد هەبێ فەرموو. زۆر سپاس. لێرەوە ویستم زۆر سپاسی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بکەم کە توانیان ئەو چانسە بە من بدەن وەکو مامۆستا ببمە لیدەری ئەم کۆمەڵە فێرخوازە ئەزیز و خۆشەویست و زیرەک و بەتوانایە. و هەروەها سپاسێکی زۆر تایبەتی کاک دکتۆر تەها ڕەسوول کەم وەکو خاوەنی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت کە دۆستی کتێب و دۆستی ڕۆشنبیر و دۆستی عیلم و سەقافەت و دۆستی ژیان هەمیشە پاڵپشتی ئێمەی مامۆسایان و خوێندکاران بووە کە بتوانین لە پرۆگرامە جیهانیەکانە بەشداری بکەین و پێگەی خۆمان هەبێت و بتوانین تواناکانی خۆمان بەرجەستە بکەین لە هەموو کارەکانە. زۆر سپاس یەکەم هەر بمێنێ و تەندروست باش بێ. ئێستاشە چمە لای تیانگیان بۆ ئەوەی کە هەنێک گوتەی جوانمان پێشکەش بکات بزانین بۆچی لێرەیە. سڵاو، من ناوم تیانە. من وەکو تەلەبەیەکی کورد لە دوێژاریم لە ئیمتیحانی تینێگڵی نێودەوڵەتی کردووە و بە بۆنەی هێنانی دەرەجەیەکی باشەوە هاتووم بۆ بەریتانیا وەکو کوردێک. زۆر سپاس. ئەمڕۆ جلی کوردیت لەبەر کردووە. ئەرەوەڵا زۆر پێم خۆشە کە توانیمە نوێنەرایەتی کورد بکەم بە جلی کوردیمەوە و زۆر خۆشحاڵم کە وەکو کوردێک بەشداریم لەم پرۆگرامە کردووە. لە چ کۆمەڵگەیەکی؟ لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت. سپاس ئەزیزەکەم، دەستەکان خۆش بێ. هیوادارم ئایندەیەکی ڕۆشنت هەبێ و لە یونیڤەرسیتیەکانی بەریتانیا بخوێنیت ببینەوە. زۆر سپاس.